هەر ئەبینن لەگەڵ دەستپێکی سڵاوەکەمانە لە بینی من و پەیوەندا کاسێکی لێیە ئەزانین کە بەیانیەکەمان بە جوانتر دەست پێەکەین لەبەرەوەی کە توانیمانە دەرەنجامێکی باشی یانەی ئاشتی بۆ کۆمەڵی یاریزان لە تەمەنێکی لاوێتی خۆیانە توانیان لەسەر ئاستی عێراق یەکەمی بەدەست بێنن ئەمە بۆ خۆی لە خۆیان جێگەی دڵخۆشیە کە بتوانین ئێمە شانازی پێوە بکەین کە ئەم کوڕەگەنجانە ئەم مناڵانە یعنی لە تەمەنێکی زۆر زۆر سەرەتای تەمەنیانە بتوانن ئاستێکی وا پێشکەش بکەن ئەمە گرنگی خۆی هەیە بەڵام بێکمان ئەمەش بە پاڵپشتی خێزان و بە پاڵپشتی ڕاهێنەرە بە ڕێزەکەیان ئەتوانن کەم ئاستە باشە پێشکەش بکەن لە کۆی ئەو یانانەی کە بەشداریان کردووە لە نێو ئەو هەڵبژاردانەی کە کۆبوونەتەوە بۆی کە بتوانن تۆپی سەرمێز یاریەکی زۆر خۆشە جێژبەخشە بەڵام ئاستێکی باش هێوێ و ئاتوانێت بە شێوازێکی باش ئەو کەسانە لە سەرەتەوە ڕاهێنانێکی باشیان پێ بکرێ بۆیە بێگومان لە شاری سلێمانی هەر لە یانەی ئاشتیەوە کە کۆمەڵێک منداڵ هەر لە سەرەتای تەمەنیانەوە گرنگیان پێدری و پەروەردەیانەکەن و بە شێوازێکی باش ڕایانێنن ئەم ڕاهێنانای بەردەوام بوونە دەرەنجامێکی باشی لێکەوتەوە ئەویش بەشداریکردنیانە لە نێو بتوڵەیەکە کە لە عێراقا بەڕێوە چوە و توانیان ئاسی یەکەمی بەدەستبێنن کاسەکەشان لای ئێمەدانەوە جایمە ئەمڕۆ میوانداری چوار لەو لاوە خۆشەویستانەمان کردووە لەگەڵ ڕاهێنەرە بەڕێزەکان کەویش زۆر بەڕێز مامۆستا شاخەوان جەمال کە بەڕێزیان هەمیشە هەموو ساڵێک توانیەتی لە پرۆگرامەکەی ئێمە چەند جارێک میوان دەداری بکەین بتوانین کە ئاستی باش هەم لە مناڵان هەم لە کچان هەم لە ئەوەی کە لە تەمەنە جیاوازەکانی ترا بۆ ئێمە بێنێتەوە کە ئەمەش بۆ خۆی ئەرچێکی پیرۆزە کە بەرامبەر مناڵی هەموو ئەو خێزانانە ئەیکا وەرامبەر و ئاستە باشانەی کاکە لەم شارەیە پەروەردە ئابن وەیە مامۆستا شاخەوان لێرە ئامادێ و هەروەها کۆمەڵێک لەو یاریزانانە دارین چاوان و لاوی ژیار و لاندی دیار و ئارادانا زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سەرەتا پیرۆزباییتان لێەکەین ئێمە دڵخۆش بین نەچینە لای هیچ بابەتێک سەر بۆ دەستمان پێکەکە کاسەکەتان لای ئێمە مامۆستا نەکرد سەرەتا پێمە لای بەڕێزت زینە پاڵەوانێتیەکەی بەڕێوە چوو و بەشداریکردنی ئەم لاوانە چۆن بوو زۆر زۆر سپاسی کەناڵی ئاسمانی کورسا دەکەم بەڕاستی یعنی هەمیشە گرنگێکی تایبەتی بە بواری وەرزش یاوە بە گشتی و لە ناویشانە تۆپی سەرمێز یەکێک بووە لەو یاریان کە بەڕاستی ئێمە قەرزارین هەمیشە دیدەنی و ئەو مناڵە بەهرەمەندانەی لە تۆپی سەرمێزدا ناساندووە بە خەڵکی کە ئەمە هەندانێکی زۆر گەورەیە کە وایان لە ئەکا بەردەوام بن لە بواری وەرزشە حتمما پاڵەوەندی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق لە 25 دەی مانگی ڕابردووە بەڕێوە چوو لە شاری بەغدا ئێمە پێشوەختە ئاگادار بوون نزیکەی 20 ڕۆژێ پێشە و پاڵەوەندیە ئاگادار بووین کە پاڵەوەندێکی گەورە لە سەر ئاستە تەمەنیەکانی لە شاری بەغدا بەڕێوە ئەچێت لەبەرەوە ئێمە ئامادەکاریەکی زۆر باشمان کردبوو بۆ ئەو پاڵەوانێتیا و چاوەڕێ ئەوە بووین کە بتوانین پلەی یەکەمی بەدەست بێنین چونکە هەڵبەتە تۆپی سەرمێز لە یانەی ئاشتیا ئێستا بووەتە یەکێک لەو یانە بەهێزانەی کە لەسەر ئاستی کوردستان و عێراق و تەنانەت وڵاتانی عەرەبیش نەتایج و دەستکەوتی هەبووە هەمیشە یانەی ئاشتی جیاواز لە هەموو یانەکانی کەبووە هەمیشە گرنگی بە ئاستە تەمەنیەکانی مناڵان یاوە یەکێک لە خاڵە سەرێکی و ئامانجە سەرێکیەکانی ئەو بۆ کە بتوانین کۆمەڵی مناڵی ئەم شارە پەروەردە بکەین کە بتوانین پەروەردەیەکی باشیان کەین جگە لە بواری وەرزش لە ڕووی پەروەردەکردنیشەوە کە لەسەر ڕۆحیەتێکی بەرزی وەرزشی لەسەر لایەنە جوانەکانی بواری مرۆڤایەتی ڕایان بێنین لە پەنایشە ئاستێکی بەرزی وەرشی پێشکەشمان هەڵبەتە ئەم چوار یاریزانە کە ئێستا لێرە دانیشتون ئەمانە توانین بڵێن یەکێکن لە یاریزانە باشەکانی ئێستای عێراق ئەمانە جگەلەوەی کە توانیویانە لەسەر ئاستی یانەکانی عێراق پلەی یەکەمی بەدەست بێنن و لە پاڵاوتنی یاریزانانی هەڵبژاردی عێراقیش هەر چواریان یاریزانی سەرەکی هەڵبژاردەی عێراقن کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە هەم بۆ شاری سلێمانی هەم بە وەرشی تۆپی سەرمێز لەیانەی ئاشتی بتوانین لەسەر ئەو ڕێچکەیە هەمیشە بەردەوام بین و بتوانین نەتایجی گەورەتر و دەستکەوتی باشتر لە پاڵەوانتیە عەرەبیەکانی شو بەدەستبێنی هەڵبەتە ئێمە جگەلەوەی کە ئاماجمانەوەی کە لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمی بەدەستبێنین بەرنامە و پلانێکیشمان هەیە بۆ داهاتوو کە بتوانین لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و لەسەر ئاستی وڵاتانی ڕۆژاوە ئاسیا ئەم یاریزانانە کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراق بکەن بتوانن دەستکەوتی گەورە بێنن ئێمە نمونەی ئەومان هەبووە لە ساڵانی ڕابردووە لە ئاستی کچانە کە خۆ دەزانی کاکسەر چەند جارێک ئێمە لێرە میوان بووین کچانی یانی وەرشی ئاشتی کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراقیان کردووە توانیویانە 2 ساڵ لەسەر یەک لە ساڵی 2022 و لە ساڵی 2023
کە بۆ هەڵبژاردەی عێراق یاریان کردووە بە شێوەی تیم ببنە پاڵەوانی وڵاتانی ڕۆژاوای ئاسیا و مەدالیای ئاڵتوونی بەدەستبێنن کە ئەمە دەستکەوتێکی گرنگە بۆ وەرشی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی و یانەی ئاشتی کە بتوانین ئێمە بەردەوامی لەسەر ئەم دەستکەوت و ئەنجامانە. زۆر باشە بام بچم بۆ لای کاکدارین سەران پیرۆزبایی لە خۆت و لە هاوڕەکانی شت ئەەکەم ئەگەر پێ مامڵێ بزانم تۆ پلەیەکەمە لەسەر چ ئاسی تەمەنێک بەدەستێنەوە دە بۆ یانزم هێنا وەزۆ سپاسی مامۆستا شاخانێکین کە هەڵێکی زۆی ینی لەگەڵتا دراوین و زۆر سپاسی خێزانەکەش مەکەم. زۆر باشە دەستان خۆش بێ بچینە لای لاوی زۆر بە خێر بیت لاوی بچووکەکەیانە مامۆستا ویستم با پرسیارێ بکەم لەوانی بینەرەکانشمان پرسیارێ بکەن تۆپی سەرمێز لاوی تۆزی چۆن ئێوە مێزەکان گۆڕێت یاخود چۆن لە تۆپی سەر مێزە هەمان مێزە هەم بۆ یاریزانی پێشکەوتو هەم بۆ یاریزانی ئێستا لاوی ئاوا سریەکەی بچووکە بەس باوەڕکە یەکێکە لە یاریزانە باشەکان هەمویان یاریزانی باشن لە تۆپی سەر مێزە ئەو هینە نییە بۆ نمونێ سەر یاریزانی باسکەیە ئەڵێ بێ باڵای بەرز بێت بەڵام تۆپی سەر مێز لە هەردوو لاکامان بووە هەم یاریزانی چونکە لایانی تەکنیکی زیاتر سرعات و ئەم شتانە دەورە بینێت لەبەرەوە زۆر تەسیری نەبووە لەسەر یاخواتە من درێژ بیلاوی گیان تۆ بۆمان باسکە تۆ بۆ چ تەمەنێک بەشدار بوویت و ئەم بەشداربوونەی تۆش تا چەند دڵی خۆش کردی کە هاندەرێک بێت بووی کە ساڵانی کەش بەشدار بیت من هەمومان بەشداریمان کرد لە تەمەنی 2011 بە 2010 پلەیەکەمی مامەدەستانەوە دڵم زۆر خۆشەوە باش خۆت چاوەڕێ دەکرد کە و پلێ بەدەست بێنیت بەڵێ زۆر باشە پاپچین بۆ لای کاکلاند تۆ پێمان بڵێ بزانین لە سەرچ ئاسی تەمەنێک پلەیەکەمت بەدەستێنە و بەشداریکردن لە پاڵەوانەکە تا چەند دڵی خۆش کردی 2010 بۆ 2011 بەشداریمان کرد و زۆر پێم خۆش بکە ئەم پاڵەوانی تێمان بەدەستێنە زۆر باشانی لەو تەمەنای ئێوە بەشداریتان کردو زۆر باشە بچینە لای کاکە ئارە هەردەم بە پێکەنینی خۆشە یاخوا هەروە بیت پێم بڵێ بەشداریکردنی تۆ بۆ ئەم پاڵەوانێتیە بەرامبەرەکە چێ بوو و تۆ تا چەند خۆتمان دوو کرد بۆی کە بتوانی ئەو پلێ بەدەستبێنی بەڵێ من هەموو ڕۆژێ تەمرینمان کرد و خۆم ئامادا کرد زۆر سپاسی کاک شاخەوانەکەین کە ماندوو بووە لەگەڵمان لەوێش ئەو یاریزانین کە بەرمان گوتووە زۆربەی خەڵکی بەغا بوون عەرەب بوون نەماناسیینی تر ئەوە زۆر باشە با بچینەوە بەلای مامۆستا شاخەوان پاڵپشتیکردنی ئێوە بۆ ئەم یاریزانانە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە بتوانن پلەیەکەم و سەرکەوتن بەدەست بهێنن زۆر گرنگە تەبان ئاستە تەمەنیەکانی تۆپی سەرمێز دەتوانین بڵێن گۆڕانکاریەکی تری بەسەر هاتووە ئەوسایی ئەمانە پیانەوە تا خونچەکان بێچوە شێر تازە پێگەشتوان ئەمانە هەبوو بەڵام ێستا ئاستی تەمەنی جیاکراوەتەوە کاڵن لە دایکوانی 2010 و 2011 گرنگە یعنی ئەو دوو تەمەنە دو ساڵە بە یەک و یاریەکەن تەمان پاڵپشتیکردنی یانە زۆر گرنگە بۆ ئەم یاریزانانەوە من لێرەوە زۆر سپاسی هاوڕیانی مەکەم لە دەستەی کارگەریانی ئاشتی کە هەمیشە هاوکار و پاڵپشتن و بەڕاستی خاڵێکی تری سەرەکی نێنی سەرکەوتنەکانیمە پاڵپشتیکردنی باوک و دایک و کە سوکاریانە بۆ یاریزانەکان هەڵبەتە گەیشتنی مناڵێک بە ڕیزی هەڵبژاردەی عێراق هەروە ئاسانیە چونکە ئەمانە بەردەوام هەفتەی 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ مەشق و ڕاهێنانەکەن چ لە کاتی قوتابخانەیە بێت چ لە کاتی پشۆکانی سری ساڵا بێت کە ئەمە هیلاکی و مانووبوونێکی زۆری ئەوێت ینی مەسلەی هاتووچۆ و کە سوکاریان یانهێنێ بۆ تەمرینەکان و نایڵە غایب بێت لە تەمرینەکانیانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە پاڵپشتیکردنی باوک و دایک و کە سوکاریان بۆ مناڵەکان هەڵبەتە ئەمانە هەمووی پێکەوە گرێ ئەدرێت تاکو و یاریزانێکە بێتە ڕیزی هەڵبژاردەی عێراق لەسەر ئەو قسەی تۆ کەوتێ یاریزانێک کە هین بێت ئەمانە پاڵاوتنمان هەبوو لە شاری بەغدا من پێشتر نەشتەگەریەکم کردبوو لاویمان یاریەکی حەماسی باشی بردەوە و بەڕەو ڕووم کە هاو گرتمە باوش و بەرزم کردەوە دوای ئەمەش ئاراشمان هەبوو ئەمیش یاریەکی هەراوە حەماسی بردەوە ئارا ماشەڵا هینە کە باوڕەوتم ئاراگیان بەخوا من ناتوانم تۆ باوشکەم لاویان بەرزم کردەوە بەزوتم بەخوا ئاراگیان ناتوانم ئەمە ئەوە شتێکی خۆش بوو هەڵبەتە بواری تۆپی سەرمێز ئێمە ساڵای ئەوەی کە بۆ پاڵاوتنیەکان کە ئەچین کە سوکاریشیان
زۆربەی پاڵاوانتیەکان دایک و باوک و ئەوانیشیان هێن بۆ پاڵاوانتەکان چ لە شاری بەغداد بێت چ لە دهۆک بێت چ لە هەولێر بێ پاڵاوانەکان ئەمەش پاڵپشتێککردنیکی گەورەیە بۆ یاریزان و کەس مناڵەکانە کا بێتە خاڵێکی گرنگ بۆ داهاتووی کە بتوانێت بەردەوام بێ لەم بۆ شەکە بێگومان هاندانی خانەوادە زۆر گرنگە مامۆستا چکە لە بەرەوەی کە ئێستا ئێمە هەمیشە لە پرۆگرامەکەی خۆمان باس لەواکەین کە ئەم گەن مناڵانە لەم تەمەنە سەرەتاییانەیە با تۆزێ دووریان خینەوە لە تەکنەلۆژیا و لە ئایپاد و لە مۆبایل و لە کۆمەڵێک لەو بابەتانەی کە سەرقاڵیانەکە وەرزشکردن بەشێکی زۆر گرنگەنجا ئێمەم هەموو توانە جوانەشمان هەیە مابزین دارین خۆی پێمان بڵێ دایک و باوکت خێزانەکەت تا چەند هاندەرتن بۆی کە بتوانین لەم وەرزشە بەردەوام بی چکە لەوانەیە مامۆستا ڕۆژەکانتان بۆ دیاریکە بۆ ڕاهێنان پێویستە لە ماڵەوە ئێوە بچنە ئەو شوێنەی کە یاریتیاکەن یا خوڕایەنانی تیاکەن چەند هاوکارتانن ئەم لێرە زۆر سپاسیانەکەم کە زۆر هەندیان نیاوم ینی کە بۆی بگەم بە ماسەی خۆم کە هێنام و کە زۆر بەرزتریش کامیان زۆر هانیاوی هەردووشە هەردووشە براکەشمە هەنمێ زۆر باشە هەمیان دەستان خۆش بێ با بچین بۆ لای کاک ئارا پێمان بڵێ تۆ لەگەڵەوەی کە ئێستا خوێندکاریشی چۆن وات کردووە کە کاتەکانت بگونجێنی هەم بۆ ئەوەی کە بۆ پاڵەوانەکان خۆت ئامادە بکەیت وە ڕاهێنانیش ئەنجام بیت و خوێندنەکەشت فەرامۆش نەکەیت بەڵێ خۆی هەموو ڕۆژێکە لە مەکتەبینەوە ساگەم مەکەم جادوا کە تەواوم جاسمۆ ماش خویەمەوە زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگە من دایم باسێواکەم لاوی با بچینە لای لاوی دواییینەوە لای کاکەلاندیش لاوی ئێستا لە وێنەکانە بینیمانەوە هەمووە چوارتان بەیەکەوە لەوێ بۆ نمونە کۆمەڵە یاریزانی کەیەتە بەردەمتان ئیتر خەڵکی پارێزگاکانی تری عێراقن ئەمانەش بەشدارن ئەوانیش ڕاهێنانیان کردووە لەو کاتێک کە ئێوە یاریەکانتانە کرد بۆ تۆ هیچ شڵەژانێک نەبوو یاخود وەکو مامۆستا ئاماژەی پێ کەس لە خێزانەکە هاو لەگەڵێ بەڵێ باوکم لەگەڵ ماوە بۆەوەغا باشە هانێکی زۆریان دایک واگم هانێکی زۆریان بۆی ئەم پلە بەرزە بەدەست بێنم بەرزیشی کردیتەوە مامۆستاییتر چیتەوێت دەیاخوا سەرکەوتوو بن باش سەرکونجێمەک هەمیشە کە ئەڵێن پاڵپشتیکردنی خێزان لەوەی کە ئێستا خۆشی ئاماژەی پێکرد ئەڵێ بۆ یاریەکانیشیان لەگەڵمانە ئێمە ئێستا هەر بەشێکی ڕاستەوخۆ هەر بەشێکی ڕاستەخۆ دایک و باوکی مناڵەکانمان بینی کە لە ستۆدیۆ ئامادەن و ئێستا ئامادە بوون کە وێنەی مناڵەکانیان بگرن لێرە ئێمە دەستخۆشیان لێکەین چکە لەبەرەوەی کە ئەوان ئەگەر نەتوانن بە شێوەزێکی باش هاوکاریەمان بن ناتوانن ئەمە هاندانێکە لەوەی کە ئەمانی زیاتر هەوڵ ئەن دەستان خۆش بێ بچینە لای کاکەلاند پێمان بڵێ لەکەیەوە لەگەڵ مامۆسای ڕاهێنانەکەی چەند ساڵە تقریبی بۆ 2 ساڵێکە چێ من لەگەڵ مامۆستا شاخەوانە تەمرینەکەم باشە تەمارینەکانتان ئەم چوارەتان بەریەک کەوتون یاری بەیەکەوە بکەن بەڵێ باشە من حەزەکەم بە مامۆستاشم وتم کامیان زۆر باشە وتی وەڵا هەر چواریان یاریزانێکی زۆر باشن لەو هاوڕێکانە کامیانە زۆر بەدڵە هەمویان زۆر مامۆستاتمە شەڕێکیان بۆ دروستەکە دەستان خۆش بێەوە ئاسێکی باشە مامۆستا بینین لەسەر تیشەرتەکانیان ئاڵای عراقی لەسەر ئەمانە بەدەر لەم پاڵەوانێت تێش ئەگەر پاڵەوانێتێک وڵاتانی عەربی بەرەوە بچێت یاخود کۆمەڵی پاڵەوانتی ئاسیا و کۆمەڵێک وڵاتی کە بەڕێ بچێ مانەتوانن بەشدار بن تەمانەمە تیشێتەکانیان بینی ئەمە هەر چواریان یاریزانی سەرێکی هەڵبژاردەی عێراقن لە ئاستە تەمەنیەکانە هەڵبەتە خۆت باشە زانی شاری سلێمانی شارێکی گەورە و گرنگە بە تایبەتی لە تۆپی سەرمێزە ئەگەر وەکەوەی کورسات لە ماوەکانی ڕابردووە هەم لە مانگی سێ و هەم لە مانگی حەوتی شاپاڵەوانتی نێودەوڵەتی هەبوو کە لە شاری سلێمانی کرا پاڵەوانتی وڵاتانی ڕۆژاوای ئاسیا بۆ کچان و کوڕان هەر لە شاری سلێمانی کرا لە هۆڵەکانی کۆلێژی زانکۆی سلێمانی کە نزیکەی 12 وڵاتی گەورە ئاهاتبوون بەشداریان کرد لە میسری تیابوو قەتەری تیابوو لوبنانی تیابوو ئوردنی تیابوو بەحرێنی تیابوو کەمانە هەمووی وڵاتی گەورن لە بواری تۆپی سەرمێزار لە ساسی وڵاتانی عەربی لە شاری سلێمانی بەشداریان کردبوو ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆ شاری سلێمانی و وەرشی تۆپی سەرمێز بێگومان ئەمە هەر پاڵاوان کە ئەکرێتەوە لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق کە ئەمانە پێشتر پاڵاوانتنیان کردو و ڕاستەوخۆ نوێنەری هەڵبژاردەی عێراقن وڵاتی عێراقن چونکە ئەمانە لە ئاستە تەمەنیەکانە بەرزترین ئاستیان پێشکەش کردو و گەیشتونەتە ریزی هەڵبژاردەی عێراق خاڵێکە کە من ئەمەوێ ئاماژەی پێبن ئەوەیە کە ئەم چوار قوتاویە کە لێرن یەکێکن لە خوێندکارە زۆر سەرکەوتوەکان لە بواری خوێندنە
یعنی هەمویان بە نمرەی زۆر بەرز هەموو ساڵێک پلەکانی پێشەوە یەکەم و دووەمیش لە قوتابخانەیە بەدەست بێنن کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە زۆر جار خەڵکی کە نایەتە ناو بواری وەرزشەوە ڕێک ئەڵێ بۆ نمونە خەممە ڕێگری بکات لە بواری خوێندنەکە هەڵبەتە ئەمانە ئەگەر بەرنامە و پلانیان بۆ دابنێ لەلایەن کە سوکاریانەوە کە چۆن کاتەکانیان بۆ دابش بکرێت کە ئەمانە هەمویان لە کۆمەڵی خێزانی زۆر بەڕێزی شاری سلێمانیەوە کە زۆربیان دکتۆر و پارێزەر و خەڵکی ئەکادیمی گەورن لە خزمەتی ترەکەن لە بوارەکانی خۆیان هەڵبەتە توانیویانە بەرنمەیەکی تۆکمە و بەهێز لە بواری خوێندەکەشە بەدەست بێنن کە هەمویان ماشەڵڵا توانین بڵین دەرەجەکانیان لە سەروینەوە حوت و 9 و ئەوانە بووە لە بواری خوێندنیشە کە ئەمەش خاڵێکی تری زیرەکی ئەم خوێندکارانەی ئێمە دەرەخات. زۆر باشە مامۆستا شاخوام و پێگەیاندنی ئەم یاریزانانە بۆی کە بە شێوازێکی سەرکەوتوو بمێننەوەێت تا چەند گرنگە ئێوە هاوکاری بکرێن بۆ هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ ئەمانی جێبەجێ بکەن ئا لە ئێستادا هاوکاریەکان بەپی پێویست هەیە؟ وڵای خۆی ئەمانە بڵێن یاریزانێکی تۆپی سەرمێز تا ئەگاتە ڕیزی هەڵبژاردەی عێراق هەڵبەتە کۆمەڵی پێداویستی زۆر گرنگە ئێمە وەکو یانەی وەرشی ئاشتی بە پێی توانای خۆمان توانیمانە کۆمەڵی پێداویستی گرنگی یاریەکەیان بۆ دابین کرێ یەکێک لە شتە گرنگەکان ئەوەیە کە مەسلەی هۆڵێکی گەورەی تۆپی سەرمێزیان بۆ دابین کەین نزیکەی 11 بۆ 12 مێزی تۆپی سەرمێزیان لەناو هۆڵەکەیە بۆ دابین کەین خۆتانزانانی یەکی تر لە کێشەکانی وەرزش لە هەرێمی کوردستانە بواری کارەبایە ئێمە هەوڵمان ناوە 24 کاتژمێرە کارەبایان بۆ دابینکەین بۆی کاتەکانیان کە بۆ دانین بۆ مەشقۆڕایەنان کا بگونجێت لەگەڵ قوتابخانە و خوێندنیانە کاتێک کە هاتن کە کارە باشە بێت کە ئەمەش خاڵێکی گرنگە بۆ ئەم یاریزانانە کە دابین بکرێت هەڵبەتە ئەبێت لە بەرپرسانی وەرشیش لە هەرێمی کوردستان و لە عێراق پاڵپشتی پشگیری ئەم مناڵانە بکەن ئەم گەنجانە بکەن کە لە سەرەتای تەمەنی وەرزشیان بۆی بتوانن لە داهاتوودا خزمەتی زیاتر شارەکەیان و وڵاتەکەیان و یانەکەشیان بکەن کە ئەمە خاڵێکی جەوهری و گرنگە بۆیە تکاکەم یعنی نەک لە بواری تۆپی سەرمێزا لە سەرجەم بوارەکانی تری وەرزشە ئەتوانین بڵێن ئێستا شاری سلێمانی ئەتوانی هەنگاوێکی زۆر گەورەی لە بواری وەرزشە بڕیەوە پێشکەوتنێکی زۆر گەورە بە تیمەکانی شاری سلێمانیەوە دیارە چ لە تۆپی سەرمێز بێت چ لە باسکتبۆڵ بێت چ لە بالە بێت چ لە یاری گۆڕەپان و مەدان بێت کە هەمیشە کچان و کوڕانی شاری سلێمانی پێشەنگی هەمیانەکانی کوردستانن هەمیانەکانی عێراقن پێویستە لەسەر بەرپرسانی وەرزش لە هەرێمی کوردستان و بەتایبەتی شاری سلێمانی و دەستگا وەرزشیەکان حکومیەکان پاڵپشتی ئەم کایە وەرزشیانە بکەن. دەستان خۆش بێ پێکمانە مەش هەمووی لە پای و هەوڵانەیە کە ئێوە لەسەر و هەموو بارودۆخەی کە لەوانەیە کۆمەڵێک کەم و کوڕیش هەبێت لە پێداویستیەکانە بەڵام ئێوە هەر هەوڵتان ناوە بەردەوام بن لەم وەرزشە و هانی ئەم مناڵانەمان بن کە بێکمانەمانەمووی مناڵی خێزانی خۆمانن یعنی ئەبێ ئەمانش توانین توانەکانیان دەربخەین ما بچمەوە لای دارین لە دوای ئەم سەرکەوتنا خۆت پلانت هەیەکەی تر بۆ پاڵانەتی کە خۆت ئامادەکەیت ئیتر زۆر جار کە تۆ ڕاهێنانەکەی کاچیتە نێو پاڵانتێکەوە حەزەکەی لەو پاڵانتێ بچیتە پلەیەکی باشتر بۆ منە وڵاتە عەرەبیەکان بێ لێ ئاستیشی باش بەدەست بێنی خۆت بیرت لەوە کرێتەوە؟ وڵای ئەمە ڕۆژانە زۆر ینی 3 بۆ 4 ساعت تەمرینەکەین ئێوەم هەموو کەسێ بۆ پاڵانەتی خۆی حازرەکە تەمرینێکی زۆر حەزەکەی دویان پاڵانێتیە بۆ منە لە پاڵانێتێکی مامۆستا پێتان بڵێ و پاڵانتێکی ئاسیا ئامادەیە ئێوە بەشدارە بن حەز پێێتی دەی بە هیوای بابچین لای کاکە ئارا لەگەڵ مامۆسا باسی کرد ئاستێکی باشی خوێندنتان هەیە لە نێو خوێندنگاکە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆی کە نەبێتە ڕێگری لە بەردەم وەرزشەکەتانە چۆن بۆ نمونە لەگەڵ کاتی تەمرینەکان و کاتی خوێندنەکە و کاتە داناوە بۆ خۆت هەر پێشش وتم کە لە مەکتەبینەوە پێویستە کاکەر واجبەکەمان بکەین بۆی دوایی کە ئەو 3-4 ساعتە گاشین بۆ تەمرین هیچ ئەرکێکمانە سەر نەبێت چونکە کەی تۆ کە لە تەمرینی تۆ ماندووی ناتوانانی سای بکەی بۆیە بێ پێشەوەی بچی بۆ تەمرین سایەکە بکەی. زۆر باشە با بچین وەلای کاکلاند پێمان بڵێ کە لەوێ بەشداریتان کرد لەگەڵ یاریزانەکانی ترا بینتان چۆن بوون بە هاوڕێ لەگەڵ یاریزانەکانی ترا هاوڕێ بین بێکەوە بەڵێتەوە خەریکە عەرەبیەکەشیان باشە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی هەر لە پێرێ سێ خوێندکاریمان لا بوو دوو خوێندکاری کرسیانن خۆیان ینی ئاستێکی باشیان بەدەستێ نابوو لەسەر خوێندنەوەی
کتێبی عەرەبی ینی بەڕاستی ئەمانە جێگەی دڵخۆشین یانی لە سەرەتایش تەمەنیا یانی ئەوەی کە دڵی منی خۆشکەوتی لێ پرسیاریان لێکردن ئێوە کوردن چۆن توانیتانەوە ینی بەم زمانە عەرەبیە پاراوە قسە بکەن ئەمە ئەوە گەێنێ کە توانەکانی ئەمان زۆر لەوانە زیاترن کە چاوەڕێکن بۆیە ئێمە دەستخۆشی لەمانەکەین و خانەوادەکان چینەوە لاوی ئێمە لە دەستگای میدیای کورسات تێنسێکمان هەیە ئیترا ڕێیانمان لە کاتەکانمانە کەفشوو بە یاریەکەین بەس من زۆر باش نیم فێرمەکەیت باش فێرە بم باڵە ڕەکتەی خۆت هەیە لاوی باڵە زۆر باش ئەو مامۆساواتی پیاوە باش نییە دەستان خۆش بێ مامۆسا من وەکو دوایین پرسیار لە بەڕێستان ئامادەکاریەکانی خۆتان چییە بۆ پلانی دواترتان ڕاهێنانەکان لەوانەیە ئێستا تۆزێ بەهۆی کە خوێندن دواکەوتووە خوێندکارەکان تۆزێک بە باشی ئامادەتر بن بتوڵی کە بەڕێوەیە یاخو بەشداریکردنەکانی ئێوە چۆنە بێگومان یەکێک لە خاڵە گرنگەکانی سەرکەوتنی یاریزانی تۆپی سەرمێزەوەیە کە پاڵەوانتی هەبێ یان نەبێت بەردەوام مەشخۆڕانان کات ئامادەکاریەکی باش کات و ئێمە وەکو یانەی وەرشیاشتی بەردەوام مەشخۆڕایەنانەکەین یەکێکتر وەکو پێم وتی کە ئەمانە جگەلەوەی کە یاریزانی یانی ئاشتین یاریزانی هەڵبژاردەی عێراقیشین بەرپرسانی تۆپی سەرمێزی عێراق ئەتوانین بڵێن کە ڕاهێنەرێکی ئێرانیشیان بۆ دابین کردوون کە ئەوەش خاڵێکی تری سەرکەوتنی بواری تۆپی سەرمێزە لە شاری سلێمانی کە هەنگاوێکی گەورەی بڕیوە کە بتوانێت لە داهاتوودا کێبڕکێ و ململانەی لەگەڵ وڵاتەکانی ترا زیاتر بکات بۆیە پێویستە بە هەمومانەوە ئەم کاری تیم پێکەوە هەمومان هاوکار بین چ کەس و کاریان چێ ڕاهێنەر بێت چه یانەکەی بێت چه بەرپرسانی تۆپی سەرمێزی عێراق بێ کوردستان بێ پێکەوە بەردەوام بین و ئامادەکاریەکی باشکەین بۆ پاڵەوانتەکانی داهاتوو کە بتوانین دەستکەوتی گەورەتر و گرنگتر بۆ یانەکەمان و بۆ شارەکەمان و بۆ کوردستان بەدەستبێنین ئامانجی هەمومان ئەوەیە کە نوێنەرایەتێکی جوانی شاری سلێمانی بکەین لە پاڵەوانتە گەورەکانە کە ئەمانە کوڕان و کچانی شاری سلێمانین هاوشانی وڵاتانی کە ئەتوانن کێبڕکێ و ململانێکی گەورە بکەن بۆیان بسێنمێنین کە مناڵانی کوردیش بەهرەمەند و زیرەک و لێهاتووی زۆرتیایە ئەگەر بواریان بۆ بڕەخسێت دەتوانێت لەسەر ئاستی جیهانیش نەتایج و دەستکەوتی گەورە بەدەستبێنن دەستان خۆش سپاس ئەمە جێکی شانازیە بە هیوایەوەی کە تان بینینەوە لە پاڵەوانێتەکانی ترا لە قۆناغێکی ترا بە سەرکەوتنێکی ترەوە بۆی کە بتوانین ئێمە زیاتر شانازیتان پێ بکەین کە ئێوە تەمەنێکی زۆر جارێ مناڵتان هەیە و هەشتوان ئاسی باش پێشکەشکرد مامۆستا دووبارە سپاس بۆ جەنابی. دەستان خۆش بێن بەخێر بێن دەستان خۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.